بەداخۆسا بینیت کە زۆربەی زۆری بوونی ئۆتۆمبیل ڕێژێکی زۆری ئۆتۆمبیل کارگەکان ئەو باڵەخانە بەرزانی کێسا دروست کراوە کەوای کردووە کە ڕێژێکی زۆری سەوزایی لەو بوارەیە یاخود لەسەر ڕووی زەمینە لە هەرمی کوردستانە ڕێژەی سەوزایی زۆر کەم بۆتەوە. ئەمە یەکێکە لە هۆکارەکان. ئەوەی کە پێویستە بکرێت ڕێژەی سەوزایی زۆر بکرێت ئەبینین کاتێک کە باڵەخانەیەک دروست دەکرێ خودت بینایەکی بەرز دروست دەکرێ سیتیەکان دروست دەکرێ یەکێ لەو برگانەی کە هەیە کە ئەبێ ڕێژەی سەوزایی لەناو ئەو ستیانەیە لە دەوروبەری باڵەخانەکەیە زۆر زیاتر بێت لە ڕووبەری باڵەخانەکە بەڵام کاتێک کە دێتە سەر جێبەجێکردن بەداخەوە ئەم برگەیە وەلاخراوە. بۆیە هەمیشە جگە لەوەش کە فاکتەرێکی ترمانەیە فاکتەرە هۆکارە سروشتیەکان ڕووداوە سروشتیەکان و کارەساتە سروشتیەکان ڕەشەبایە لافاوە کۆمەڵێ کارەساتی ترەکەوە ئەکا کە ئەمانیش دیسانەوە ڕێژی سەوزایەکە کەم بێتەوە. بوونی ئەو هەموو دەرمانانە بۆیە ئەکرێت حکوومەت یاخود خەڵک بۆ خۆی هەرێک لە ماڵی خۆی ئەکرێت چەنددارێک بچێنێت چەند ئینجانێکی زۆر دانێکە وا بکە کە لە ماڵەکەی خۆیان ئۆکسسیجین دروستکە و سەوزایی دروستکات. ئەمە یەکێکە لەوانی کە هۆکارم بۆ ئەوی کە تۆ بتانی سەوزایی تا ڕادەیەکی من ناڵێم زۆر کە ئەوە دڵخۆشکەر نییە بەڵام تا ڕادەیەکی کەم سەوزایی دروستەکەی لە ناو سروشتەکەی و ژینگەی ماڵەکەی خۆتە. من کە ئاماژەم بە باڵەخانەکان و ستێکاندا هەڵبەتەوە سەرمایەدارەکان دروستی ئەەکەن کەسێکی ئاسایی ناچێت باڵەخانەیەکی گەورە دروست کات کە بە چەندین نهۆمی تێدا بێت و چەند باڵەخانێکی زۆر گەورەشە کە دروستەکرێ بۆیە بێگومان دنیای سەرمایەداری وای کردووە کە ڕێژەی سەوزایەکان زۆر کەم بێتەوە. ئەگەر ئێستا ئێمە سێرکەین بە نیگەرانیەوە ئەڵێم شاخی گۆشەکەی لەو شاخانی کە ڕووبەری سەوزایەکی زۆر زۆر زیاتر بوو زۆر باش بوو کە دڵخۆشکەر بوو بۆ ئەوەی کە تا ڕادەیەک بوونی سەوزایی هەبێت ئۆکسسیجین زیاتر بێت پیسبوونی ژینگە کەم بێتەوە لەو شوێنانە بەڵام بەداخەوە ئەبینین کە بەهۆی چاوچنۆچی و بەهۆی ئەو سەرمایەدارانەوە کە کارەسات ڕوویاوە لەوێ سەوزایەکان کەم بووە. ئەمە وای کردو کاتێک کە ئێمە باز لە سروشت دەکەین باز لە سەوزایی ئەکەین باز لە ژینگە ئەەکەین واتە هەوایەکی پاک تەندروست بۆ خەڵکی. زۆر کات هەیە کە ئێمە لێرە و لێە ئەبیستین خەڵک ڕخنە ئەگرێت لەو کەسانی کە پیانەوتری شاخەوان کاتێک کە ئەچیتە تۆ سروشتێکی ئاساییەوە کە هیچ بوونەوەرێک هیچ کەسێک دەستی پیان نەگەیشتە سروشتەکەی زۆر جوان ماوەتەوە سەوزایەکی ڕێژێکی زۆر جوانی تایە کاتێک کە ئەچیتە شاخ هەواکی زۆر پاک و تەندروست هەڵ ئەمژید واتە سیەکانە پاکە بێتەوە هەستێکی کە کاتێککە هەناسە ئەی سیەکانە ئازاریان هەیە بۆ لەبەرەوەی تۆ هەواکی پاک هەڵەمژی لە ژینگێکی زۆر پیس و ناتەندروست و چیتە ژینگێکی زۆر پاک و خاوێن وە تەندروستەوە بۆیە هەستەکەین وردە وردە دوای چەند دەقیقەیەک هەستەکەین کە سیەکانمان کراوەتەوە سیەکانمان پاک بۆتەوە بوو هەوا تەندروستی کە ئێمە هەڵیەمژین لەو ژینگە پاک و تەندروستیە لەو ڕێژە سەوزایە زۆرەی کە ئیبینین لە ئەڵێن شاخ پێوەی هیچ دارێکی پێوە نیە بەڵکو کاتێک کە تۆ ئەچیتە ئەو شاخە مەرج نییە دارێکی پێوە بێ بەڵام ژینگەکەی و سروشتەکەی و ئەو شینکایی و سەوزایی کە تایە ئەبینی تەندروستێکی زۆر باشە پێ ئەبەخشێت کە ئەڵێن جیلی ئاڵتۆنی ئەو جیلەیە کە خانۆکانیان بە قوڕ و دار دروستە کرد کە ڕێژێکی سەوزایی زۆر زۆر هەبوو لە شارەکانە لە سروشتەکەیە ئۆتۆمبیل ڕێژێکی زۆر کەمە بوو کارگەکان زۆر کەم بوون واتە ژینگێکی زۆر تەندروستێتە بوو کاتێک کە تۆ لە ماڵێکی قوڕاژیابێتی نازان بە ڕێستان ژیاوانیانە بەس من بۆ خۆم ژیام ئەزام تەمەنی مناڵیم لە خانووی گڵا بەسەر بردووە لەبەرەوەی خانۆکانی ئیسلێمانی زۆربیان خانووی لە قوڕ دروستکرا و گڵ دروستکرا و دارە ڕاو ینی زۆر جوان و خانووی زۆر جوان بە دیمەنێکی زۆر جوان بە دیزایینێکی زۆر جوانەوە کە کاتێکی بینین کە پڕ بوو حوشەکان زۆر گەورە و فراوان بوون پڕ بوون لە گوڵ و درەخت و دار و
ئەمە وای کردبوو کە ژینگێکی زۆر جوان دروستکە. هەڵبەتە ئێمە ژیان ڕێڕەوی ژیان بەرەو گۆڕانکاری ئەڕوا، بەرەو پێشتر ئەڕوا، دنیای تەکنەلۆژیایە کە باسی ئەکرێت، بەڵام بەداخەوە ژینگەکەمان لەگەڵ دنیای تەکنەلۆژیا و پێشکەوتنەکەیان نەڕۆی بەرەو دواوە ڕۆژینگەکەمان. ئەمە وای کردووە کە زۆر بەمان نیگەرانین، بۆیە کە باسی سەردەمی کۆنەکردن یەکسەر ئەڵێن جیلی ئاڵتوونی. جیلی ئاڵتوونی ئەو جیلەیە کە تەندروستێکی زۆر باشیان هەبووە، شتی زۆر جوان بووە. وەکو شاخەوانیش من ماوەی 12 ساڵ لە شاخەوانم، بەردەوامم تا ئێستا لەگەڵ هاوسەرەکە ماوەی 10 مانگە کە شاخەوانی ئەکەین دوور لە گروپەکانەوە. بەڵام ئەوەی کە شاخەوان هەیەی و تەندروستە باشە، بڕوا ناکەم کەسێکی ئاسایی هەیبێت. کاتێک کە کەسێ نەخۆشی شێرپەنجەی بۆ، نەخۆشی شەکرەی بووە، نەخۆشی قورسی بۆ بەداخەوە کە وێی تەندروستی بۆ هەمووان نەخوازم ئینشاءڵڵا، ئەبینین ئێستا کاتێک کە ئەچێتە شاخ زۆر جیاوازی هەیە، زۆر جیاوازی هەیە لەوەی کە تەندروستی پێشتر چۆن بکە هەمیشە بەردەوام بۆ لەسەر چارەسەرکە. بەڵام مثال لەگەڵ چارەسەرکە کێوەری ئەگرێ ژینگەیەکی تەندروستی شەبینێ، هەوایەکی پاک هەڵمژێ، بۆیە تەندروستی تا ڕادەیەکی بەرچاو و زۆر کاتێک کە قسەیان لەگەڵاکەین ئەڵێن جیاوازیم هەیە ئێستا لەگەڵ ئەوسەوە، لەبەرەوەی کە ئەو هەوا پاکە، ئەو سروشتە جوارە، نازانم وەسف ناکرێت بە زمان ناتوانانی وەسفی ئەو سروشتە جوان و هەوا پاک و تەندروستە بکەی کە شاخەوانەکانی بینن. کاتێککە دایکێکە بینی بە مناڵەکەی ئەڵێ ئەو کلنسە بکە تەنەکەی خۆڵەکەوە، هەر لە سەرتاوە دەرئەکەوێت. کاتێککە ئەو کۆرپەیە گرێتە باوەشی، کاتە تکەیەشی لەمایەت بۆی ئەسڕێت، جلەکەی بەرمانکەیەکی بۆ ئەکا، یعنی هەر لە سەرەتای دروستبوونی و ئەم دایکە لەگەڵ ئەو منداڵەیە هەوڵی ئەوە ئەیە کە پاک و تەمیزی ڕابگرێ، ژینگە بە پاکی ڕابگرێ. بڕوا ناکەم لە سایە یەکی ئافرەتان لە ئۆتۆمبیلەکانەوە دەبەیەک فڕێ بەنە ئەرزەکەوە. بڕوا ناکەم لە سایە یەکی ئافرەت کاتێک کە شۆفێری ئەکە، خانمێکی شۆفێر کلێنسە پیسەکەی فڕێبات، بەڵکو زۆر کات ئەبینین ژێر قاچی سەکنەکە خۆڵ و پیسی لێدا ئەنێت ئەو خانتونە شۆفێرە، بۆ ئەڵێ کە دابەزیم ئۆتۆمبیلەکەم پاکەم، یاخود عەلاگەیەکی پیسێکی عەلاگە ئەهێنێ دای ئەنێت و پیسەکەی تێکا لە ناو ئۆتۆمبیلەکەیەوە. بۆیە دایک یەکەم هەنگاوە بۆ ئەوەی کە مناڵ فێری پەروەردە و فێری ژینگە پارێزی و پاکوتامیزی و خاوێنی بکات. کاتێک کە مناڵێکە بینیت، من ئێستا لە مناڵەکانی خۆمانەوە سێرەکەم، برازاکانمیان خوشکەزاکانمیانەوانی دراسەمان کاتێکە شتێکەکەوێت هەڵی ئەگرنەوەی تەنەکی خۆڵەکەوە، کەواتە ئەمە یەکێکە بۆ ئەوەی کە ژنان زیاتر گرنگی بە ژینگە و تەندروستی و پاک و خاوێنی ئەن، چونکە بەجددی ماندوو ئەبن لەگەڵ ماڵ و پاک و خاوێنی و پاکڕاگرنی ماڵەکەیان و دەوروبەرەکەیان. کاتێککە ئەچینە شوێنێکە و کە کارگەیەکی تیابێ، ئەبینین کە ڕەچاوی شوێنی تەندروست نەکراوە بۆ دانانی ئەم کارگەیە، نەکراوە ڕەچاو نەکراوە. کاتێککە ئەچینە ئەو ڕێگەیانەی دەرەوەی شار، ئەبینین زۆر کارگەدانراوە لە نزیکی گوندەکەیە، لە نزیکی ناحەکەی، لە نزیکی قایمقامێتەکەیە، یعنی واتە لە نزیکی شوێنی نیشتە جێبوونی مرۆڤە، کەواتە ڕەچاو نەکراوە. ڕاستە من باسم کرد کە دنیا لە گۆڕانکاریە و لە پێشکەوتنایە کە پێویستە ئێمەش لەگەڵ هەمووانە پێش بکەوین، میلەتی کوردیش پێشکەوێت، بەڵام پێویستیشە ڕەچاوی کۆمەڵێ شتی دیکە بکرێتەوە کە ئەمەش یەکێکە لەوانی کە هۆکارێک نەبێت بۆ جارێکی تر پیسبوونی ژینگە. من ئەگەر بگەڕێمەوە بۆ ساڵی 2019-2020 سەرەتای دروستبوونی کۆرۆنا، بەداخەوە کۆرۆنا ئەو ڤایرۆس و میکرۆبە نەگریسە بوو کە زۆر کەسی عەزیزی لە دەست ئێمەیە، زۆر کەسی عەزیزی لە ئێمە برد، لێ سەندینەوە، کە زۆر کەسی عەزیز تووشی ناڕەحەتی بوون. بەڵام ڤایرۆسی کۆرۆنا خۆی بۆ خۆی شۆڕشێکی گەورە بوو دژ بە پیسبوونی ژینگە، وای کرد کە ژینگە پاک بێتەوە، بۆ لەبەرەوەی هاتوچۆی ئۆتۆمبیل نەما، کارگەکان داخران، شار خامۆش بوو، ئەدبینی سەر جادە و کۆڵانەکان و شوێنە گشتیەکان چۆڵ بوون،
لەو کاتەیە کە قسەی لەسەرکەین ئەمە شۆڕشێکی گەورە بوو هەڵمەتێکی گەورە بوو بە بەرامبەر بە ژینگە کە کرا بۆ پاکبوون و ڕێکبوونەوەی باڵانسی ژینگە بەڵام ئێستا کە ئەبینین کە دیسانەوە ڕێژەی زۆری ئۆتۆمبیل ماڵ هەیە 5 ئۆتۆمبیلیە ماڵ هەیە 3 ئۆتۆمبیلی کەمە خۆی لە خۆیان یەکێکە لە فاکتەرە سەرەکیەکان بۆ پیسبوونی ژینگە ئەگە باز لە کارگەکانکەین کارگەکان زۆرە کە لە پیسێ ئەگە بچینە تانجەرەوە هەر وەک باسم کرد بازیان سەر ڕێگاکانی تر نازانم ئەو شوێنانی کە دائەنرێت ئایا حکوومەت بیر لەوە کردوتۆ کەم شوێنە گونجاوە کە دوور لە دانیشتوانە دوور لە مرۆڤەکانە کە ئەم دووکەڵ و پیسی و خۆڵ و خاشاکان نەچێ بەسەریانە و پیس نەبێت ئەگەر ئێمە بینە سەر ئەوەی کە باز لە حکوومەتکەین لایەنی پەیوەندیدارکەین بەڵێ ڕێنمایی هەیە کە پێویست ئەمە ڕەچاوی ئەم کۆمەڵە ڕێنماییە بکە ئەو کەسەی کە کارگەیەک دائەنێ ئەو کەسەی کە بەنزینخانەیەک دائەنێ شوێنێک دانێ بۆ بەرهێنان شوێنێک دائەنێ کە بزنسی کارەکەی خۆی تیا بکات و کاری تیا بکات و بڕە پارە بەدەستبێنێ بەڵام بەداخەوە هەندێک جار هەیە سەرمایهدارەکان گوێ ناگرن لەو ڕێنمایانە و زۆر کاتیش حکوومەت و لایەنی پەیوەندیدار کەم تەرخەمە بەرامبەر بەو کارانە بەرامبەر بەو کەسانە بۆ لەبەرەوەی کە کادری زۆر پێویستمان نییە کادری زۆر چاک و چالاکمان هەیە کەسانێکمان هەیە کە زۆر زۆر باشن کە ئەتوانم بڵێن پسپۆری زۆر باشیان هەیەتیایە بەڵام تا چەند حکوومەت ئەو ڕەچاوەکات بەداخەوە حکوومەت ڕەچاوی ئەوە ناکات ئەوەی کە پێویستە بکرێت ئەوەیە کە ئێمە گەنجانمان هەر لە مناڵیەوە ئێمە مناڵەکان فێر بکەین کە پاکوتەمیزی و پاکوخاوێنی ژینگەکە ڕابگرن ئەو پیسی کە بەدەستیانەوە فڕینێنە سەر جادەکە فڕینێنە سەر شەقامەکە بۆ ئەو کەسێک کە پاکی ئەکاتەوە باوا هەستکەین برامانە باوکمانە کەسێکی زۆر ئەزیزی خۆمانە بەڕاستی من دڵم ژانەکا بۆیان زۆر کات دەبینی کە بەدەست پۆخەڵی و پیسیەکانی ئێمەوە زۆر نیگەرانن زۆر ماندوو ئەبن ئەمەوە ئەکات کە ئێمە شەرمەزار بین لەوەی کە ئیبینین ئەمە یەک وەکو خودی خۆمان ئەبێ ئەوەندە هۆشیار بین بتوانین ژینگەکەمان بپارێزین لە هەموو لایەکەوە کاتێک کە باسی ژینگە ئەەکەی تۆ باسی ئاژەڵەکەی باسی ڕوبەری سەوزاییەکەی باسی درەختەکەی باسی هەوا ئەەکەیت باسی هەموو شتێکی جوانەکەی لەم سروشتەیە بۆیە پێویستە کە هەمومان ئێمە ئەو سروشتە بپارێزین کاتێک کە درەختێک بە کارەساتێکی سروشتی بەڕەشەبای گشتێتەوە با ئێمە بین دوو درەختی تر دانەیەک لێ و دانەیەکیش لە شوێنێکی تر بچێنینەوە کاتێک کاچینە سەر لایەنی پەیوەندیدار هیوادارم و داواکارم لیان کە ئەو ڕێنمایانەی کە هێوە خۆی جێبەجێ بکە بە خزمەتی و کەسایەتی و دۆستایەتی و لەژێر هەر ناوێکی ترابێت با چاوپۆشی نەکات لەو کەسەوە بەرهێنەرە با چاوپۆشی نەکات لەو کەسی کە کارگەیەک دائەنێت بەنزینخانەیەک دائەنێت هیوادارم ئەو بەنزینخانانی کە لە ناو جەرگەی شارەکانان ناو سیتیەکانان ببرێنە دەرەوەی شار چونکە ئەگەر لە ڕووی تەندروستی بڵین هیچ گونجاو نییە ئەگەر لە ڕووی زیانی گیانی و مادیەکانەوە بڵین لە هەمان کاتە هەر ئەمەش زەرەرێکی گەورەیە هیوادارم حکوومەت پلانێکی هەبێ بۆی کە شوێنێکی سەوز کرد جارێکی تر ئەو سەوزایە وێران نەکاتەوە و تێکی نەدات و بە ناوی چاکسازی و پرۆژێکی دیکەی باشترەوە ئەو سەوزایانە لە ناوبەرێ